نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وأحسن الهدي هدي محمد صلى الله عليه وعلى آله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، يا أيها الذين آمنوا قوا أنفسكم وأهليكم نارا وقودها الناس والحجارة عليها ملائكة غلاظ شداد لا يعصون الله ما أمرهم ويفعلون ما يؤمرون. خواهی گەورە و میهرەبان لە قورئانی عەظیم دا ئەفەرمێت: ئەو کەسانەی کە ئیمانتان هاوردووە، خۆتان بپارێزن، لە پاشاندا ماڵ و منداڵتان بپارێزن، واتە خێزانتان و منداڵەکانتان لە چی بیپارێزین ئەی پەروەردگار؟ لە ئاگرێک، ئەو ئاگرەی کەوا سوتەمەنیەکەی بەرد و بەشەرە. سوتەمەنی ئەو ئاگرە وقودها الناس والحجارة، ئینسانەکانە و بەردە، بەردی گەورە گەورە سوتەمەنی ئەو ئاگرەیە. ئێمە ئاگری دنیا ئەگەر نەوتێک بەسەر شتێکا بکەین یا بەنزینێکە و ئاگرە زوو ئاگرە سەنێت. دیارە ئاگرێک ئەگەر سوتەمەنیەکەی بەرد بێت زۆر سەختە، پەنا ئاگرینە خوای گەورە لێی. وقودها الناس والحجارة، ولا ديار واقرة هندي ملائكة هن غلاظ شداد، واتزورت رن زورت نتيجن. هیچ خواهی پروردگار چه امری کان پیکات امان امری خواه ناشکێنن جێبەجێیەکەن. تۆ هاوار بکەی بلێ بەس ئەم جارە بگەڕێمەوە دنیا، ئەو کاتە ئەو زیاتر ڕەحمت پێ ناکە. ئەی چەند ساڵ لە دنیا بووی؟ ئەی تۆ هەموو تەمەنت 20 ساڵە، 6 ساڵ عمرتە، 30 ساڵی بەخەوە بەی لەسەرت حسێب نییە، 12-15 ساڵشی بالغنی دێشتانە، هەموو تەمەنت 15-20 ساڵە. بۆ ئەو ژیانە نەبڕاوەیە. و بۆیە باسمان کردووە لە ڕۆژی قیامەتە ئەگەر تۆ سەرفراز بیت، ئەگەر تۆ ئیشەکانت هەمووی چاک بێت، هەندێک ئیش هەندێک کردەوە نەبێت کە خوای پەروەردگار لێت خۆشە بێت، ئەمجا کە خوای پەروەردگار ئەفەرمێت ئەوە حیسابی خۆی تەواو بوو، ئەمجا حیسابی خێزانەکەی بێن، مناڵەکانی بێن. چیت کرد دەربارەی ژنەکەت؟ دەربارەی خێزانەکەت چیت کرد؟ ئەو چی کرد لە دنیا کە تۆ مەسئول بووی لەسەری؟ محاسبەی ئەوەی لەگەڵا بکەن ئەمجا. لەوە ڕزگارێ بێت، ئەمجا محاسبەی منداڵەکانت. ئەو منداڵانە چی ئەکرد؟ لە مناڵی چۆن پەروەردەیانت کرد؟ هەر لەسەر حرام و لەسەر زوڵم و لەسەر داوێن پیسی و ئارە خواردن حسابی ئەوش ماوە، چونکە تۆ مەسئولی ئەوانی، تۆ شوانی ئەوانی.
بۆیە زانایان فەرموویانە ئەگەر کەسێک هات تەعەدای لێت کرد بۆ ئەوەی ماڵەکەت بەرێت مەجالی تیا هەیە نەیکوژی و نەتکوژێت ماڵەکەی بدەرێ و با بڕۆ تۆ لۆمەکراو نیت ئەگەر کەسێک هات خوێنەکەتی گەرەک بوو واتە بتکوژێت خۆ بیکوژیتەوە دروستە بەڵام مەجالی ئەوەی تیا هەیە تۆ مەزلوم بی خەی ناکە وەک کوڕەکەی ئادەم با بتکوژێ و تۆ نەیکوژی بەڵام کەسێک هات عەرز و ناموسەکەت تەعەدا لە خێزانەکەت بکە ئەمە مەجالی تیا نییە ئەبێ خۆت بێیتە کوژ لەسەری عەرز و ناموس گرانە حەیا و حورمەت زۆر گرانە بۆیە پارە و عیلم و حەیا کردیان بە مناقەشە وتیان ئەی پارە ئەگەر تۆ نەمێنی لەکوێ دەسەکەوی تی لە بازاڕەکان دەسەکەو ئەی وتیان ئەی عیلم تۆ ئەگەر نەبیت وتی لای زانایان و لە مزگەوتەکان عیلم دەسەکەوێ وتیان ئەی حەیا ئەی تۆ ئەگەر بڕۆی لەکوێ دەسەکەوی تی وەڵا من بڕۆم ناگەڕێم گەڕانەوەم نییە من بڕۆم حەیا بڕۆ گەڕانەوەی نییە حەیا زۆر قورسە حەیا زۆر عەزیمە بۆیە خوای پەروەردگار ئاینی پیرۆزی ئیسلام ئەوەنە ڕێزی لە ئافرەت گرت سوورەتێ بە کاملی بەناو ئافرەتەوە ئەوەنە حورمەت لە ئافرەتە گرێت بۆیە ئەو ئافرەتانە ئەبێ مەقەیەد بن بەردەوامی لەسەر ئەو صفاتە لۆمەکراوانە ئەو صفاتە مەذمومانە ئەو مجریمانە لە ساحەی مەحشەر ئەمڕۆ ئەو ئافرەتانن کە لەعنەتیان لێکراوە ئەو ئافرەتانن کە لەعنەتیان لێکراوە کە کەسوکاری ئەو ئافرەتە دەسەڵاتی بەسەر ئەو ئافرەتەیە ئەشکێت ئەگەر بێدەنگ بێ لێی خەریکی ئیشی خراپە بێ و داوێن پیسی و بێحەیایی و بێشەرمی بێت ئەمش بێدەنگ بێت پێغەمبەرە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەم کەسە دەیوسە واتە دەیوس ناچێتە بەهەشتەوە بە زمانی کوردەواری خۆمان ئەو قسە ناخۆشەیە کە پێی ئەوترێ فەئەو ئافرەتانە کە لەعنەتیان لێکراون کەوا مجریمن ئەو ئافرەتانن کە خۆیان ناپۆشن کە خۆیان سەر و مڵ خۆیان ڕوتەکەن و گۆشتی خۆیان هەرزانە فرۆشن بۆ بازاڕەکان ئەو ئافرەتەیە کە خۆی جوانەکە بۆ غەیری پیاوەکەی لە ماڵەوە ئەڵەی مەیمونە و لە دەرەوە وەکو بکوایە ئەو ئافرەتانەی کە بۆن لە خۆیان ئەدەن لە ماڵەوە بۆنی ناخۆش لە دەرەوە ئەداتە بەردەم هەچ کۆمەڵە کەسێکە ئەبێ ئاوا بکەن ئەرێوە چی بڕەت بوو ئەو ئافرەتانەی کە ئاوهاکەن ئەمانە خۆیان بەر لەعنەتی خوا و پێغەمبەری خوا کردووە ئەمانە مجریمن جرمێکی گەورەیان کردووە مجریمن لە حەقی نەفسیانە مجریمن لە حەقی پیاوەکەیانە مجریمن لە حەقی مجتەمەعە مجریمن لە حەقی دینیە ئەمە ئافرەتانە ئەوەنە جرمیان گەورەیە لە حەقی نەفسی خۆیاندا کە مجریمن و لەعنەت لێکراون پێغەمبەری ئەکرەم عەلەیهی السەڵات وەسەلام ئەفەرمێت وەکو لە صەحیحی موسلیمدا هاتووە 2128 ئەفەرمێت صنفانی من ئەهلی النار لەم ئەڕەهما دوو کۆمەڵە کەسان هەن دوو تاقم هەن ئەلەم سەردەمەی منە نییە و نەیانم بینیوە لە ئومەتەکەی منن نەیانم بینیوە یەکێکیان ئەو صنفانە رجال بأيديهم صياط كأذناب البقر يضربون بها الناس کۆمەڵە کەسانێک لە پیاوان قامچی بەدەستیانەوەتا دار بەدەستیانەوەتا کێبڵ بەدەستیانەوەتا عەزیەتی خەڵکی ئەدەن واتە لە ناحەقە ئەفەرمێت ئەمە تاقمێکیانە لا يدخلون الجنة ولا يجدن ريحها ئەمانە ناچنە بەهەشتەوە و بۆنی بەهەشتش ناکەن کە بۆنی بەهەشت 40 دانە ساڵ ڕێ ئەڕوا یەکێک ئەمە صیفەتیانە ئەو پیاوانە لە ناحەق لە خەڵکی بدەن لە بەردەم ماڵ مەسئولەکان تەعەدا بکەن لە مەکەولەوەکە ونساء وآفرتانێکش هەن کەوا مائلات مميلات مائلات مميلات مائلات ئەم ئافرەتانە یا ئەوەتا لە تاعەتی خوا دەرچوونە مائیل بوونە یا ئەوەتا ئەچنە ڕێوە بە لار و لەنجە ئەڕۆنە ڕێوە مميلات مائلات خۆیان مائیلەکەن
یا ئەوە تا پرسەکانیان لادا ئەنەن بەلای ڕاستە یا بەلای چەپەیە هەر جار نەجارێ ئاوهایەکی لێ بکە مومیلات مائلات یا ئەوە تا دڵی خەڵکی لە حەق لا ئەبەن دڵی خەڵکی لا ئەبەن ئەوە ئافرەتانە دڵی ئەو گەنجانە لا ئەبەن ئەفەرمێت مومیلات مائلات رؤوسهن كأسنمة البخت المائلة سەریان وەکو بان پشتی حوشتر وایە چۆن کۆمەڵێک ئاوا لە بانی پشت حوشتر ئەمە ئافرەتانەش پرچەکانیان ئاوا لێکەن لە شوێنێکا کۆمەڵێکن كأسنمة البخت المائلة ملیان دەرەخەنە دەرەوە و پرچەکانیان لە شوێنێک کۆمەڵەکەن مميلات مائلات كاسيات عاريات جلو برق لبريانا روتسن واتا جلي تسك لبريانا جلي تنك لبريانا جانيان ها بدروا سنگو مليان وقاسيان ها بدروا جلكانيان تنك يا تسك يا كرتا كاسيات عاريات رؤوسهن كأسنمة البخت المائلة لا يدخلن الجنة ولا يجدن ريحها أمانا ناس نبهشتوا وبوني بهشتش ناكن اگر بحلالي دابنن واگر بحرامي دابنن نقل مسلمانان ناس نبهشتوا دعاي او عقوبة زورة لجهنم خواهي پروردگار مگا برحمو بزي خوي دريان كات لروايتك تردا كإمام أحمد روايتي كردوا وشيخ أحمد شاكر فرمي سندكي صحيحة وإمام ذهبي فرمي رجال كان رجال مسلمة وإمام حاكم روايتي كردوا لمستدرك كيدا بصحيحي أفرميت ستكون زمان تيتسر أمتكي مناكاتي جنازتي ننبو مزقوتكان أوان سواري الصروج بنا واتت سواري سيارة بنا بس سيارة كان ندر قاتي مزقوتكا أوستنو فسكي جغار خواردني عن ديونا أنا مزقوتكوا وستاون بو خويان يعني بو الرياء بو ناو كون دواي جنازة نانا مزقوتكا أفرمي أوانا ئافرەتەکانیان سەر و ملڕوتن پێغەمبەر ئەفەرمێ صلى الله عليه وسلم ئەم جاکە لە کۆتایی حەدیثەکەدا ئەفەرمێت فەلعنوهن فإنهن ملعونات لعنەتیان لێ بکەنەوە ئافرەتانە چونکە ئەوانە لعنەت لێکراون دروستە ئافرەتێکی ئاو هات بینی پێی بڵێ بە لعنەت بی بەڵام بە شێوەیەک نەک ئەو هەستی پێ بکا و بدێتە ئاژاوە و پێغەمبەر ئەفەرمێت لعنەتیان لێ بکەن ئەوانە لعنەت لێکراون ئەگەر ئەو ئافرەتە لعنەتی لێکرا دیارە پیاوەکەی جڵەوی بۆ شل کردووە دیارە پیاوەکەی ملیپانە دیارە پیاوەکەی نازانێ حیا و حورمەت چییە دیارە پیاوەکەی وازانێ ئیسلام هەرەوەی نوێژەکەی بکاو یەڵا ئەلە شارێک یعنی چەند ڕۆژانێک ئەلێوێ بووم گەرەکم بوو یەک ئافرەت ببینم کە جلێکی شەرعی لەگەڵیا بێت جلێکی شەرعی لەبەریا بێت چەند ڕۆژێک وەڵڵاهی یەک ئافرەتم نەبینی کاتێ بانگ شێدا مزگەوتەکان پڕە بوون ئەوە هەمووی کچی کێیە و ژنی کێیەوانە فەخوای پەروەردگار ئەوە قبول ناکا لێمان يا أيها الذين آمنوا ادخلوا في السلم كافة بچنە ناو ئیسلامەتی و بەجوانی و بەگشتی نەک تؤمنون ببعض وتكفرون ببعض هەندێک بەس زاهیریەکە بکەیت و ئەمەکەی تری دێڵە خوا کەریمە ئەمە ئافرەتانە بەر لعنەت کەوتون و پێغەمبەر عليه الصلاة والسلام دەربارەی ئافرەتانەی کەوا خۆیان جوانەکەن بۆ غەیری پیاوەکەیان کە خۆیان ئەڕازێننەوە بۆ خەڵکی تری ئەفەرمێت ثلاثة سێ کۆمەڵە کەسان هەن لا تسأل عنهم پرسیاریان لێ مەکەن دەربارەی ئەو سێ کۆمەڵە کەسە پرسیارم لێ مەکەن يعني ئەوانە بە هیلاکە چوون ئەوانە سەرگەردان بوون لە دنیا و قیامەتە یەکێ لەوانە رجل فارق الجماعة وعصى إمامه ومات عاصيا کەسێک مفارقەی جەماعە بکە يعني کۆمەڵی مسلمانان گشت بێکەوە ئەم خۆی لە کۆمەڵی مسلمانان جا بکاتەوە مسلمانان بە کافر دابنە ڕئیس دەوڵەت بە کافر دابنە بە قسەی هیچ نەکات خۆی جا بکاتەوە وەکو خەوارج کە هەبوو لە سەردەمی ئیمامی عەلیە ڕەزای خوای لێ بێت کۆمەڵی مسلمانان گشت پێکەوە ئەم خۆی جا بکاتەوە
ئەمە بمرێت ماتە میتەتەن جاهیلیە، بە مردنێکی جەهالەتی ئەمرێت. وأمة أو عبد أبق يعني هرب من سيده فمات، وعبدك رابك على دست سيدكي بمريت مات ميتة جاهلية بتاوان داري أمريت. وامرأة غاب عنها زوجها وقد كفاها مؤونة الدنيا، وبيالك كاتي آفرتك هي خزاني هي كاتي بياوكي ليقوم بيت، بياوكي لماو درشت، بياوكي أتشيب والسفرت، بياوكي أمريت أما أفرتا وأم بياوشتي بو ما أفرتا جيهشتوا بشي دنيا بكا. أفرميت فتبرجت، سر خوي الرودكا وقاش خوي الرودكا وبجت بازار خوي تيشاني خلشي بدا. أفرميت فتبرجت بعده فلا تسأل عنهم. پرسیارم لێ مەکەن، دووبارە تەعکیدێ کاتەوە پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسسەلام. ئەفەرمێ پرسیارم لێ مەکەن دەربارەی ئەو ئافرەتانە، دەربارەی ئەو کەسانە کە خۆیان جیاکەن لە موسڵمانان، دەربارەی ئەو عەبدە کەوا لە دەست سەیدەکەی ڕائەکا. ئەمانە جورمیان ئەوەنە گەورەیە، ئەوەنە مجریمن لە حەقی نەفسی خۆیاندا و لە حەقی مجتەمەعەکەیاندا. ئەو ئافرەتەی کەوا بۆ نەخۆیەدا دەرەچێتە دەرەوە کە خۆی جوانەکە ئەبێت بە فیتنەیەک بۆ ئەو گەنجانە، بۆ ئەو خەڵکانەی کەوا سەیری تەلەڤیزۆنی سەتەلایتەکەن، شەو هەتا وەکو درەنگێک لەگەڵ ڕەنگە لەگەڵ منداڵەکان شادانشێت سەیری فیلمی بێ ئەخلاقی بکات. ئەوانە کە ئەچنە دەرەوە وافرەتانە ئەبینن، ئەوانە دینیان کەمە، ئیمانیان کەمە، جێبەجێ وڵامی ئەو ئافرەتانە ئەدەنەوە. ئیشارەتێک و مۆبایلێک و نوکەیەک و دوو قسە هەتا وەکو تووشی فاحیشە دێن، هەتا وەکو تووشی فاحیشە دێن. خوای تەعالا فەرمێت إن الذين يحبون أن تشيع الفاحشة في الذين آمنوا لهم عذاب أليم في الدنيا والآخرة والله يعلم وأنتم لا تعلمون. وخواي قوراء فرميت الزانية والزاني فاجلدوا كل واحد منهما 100 جلدة. أو أفرتاني كخريجي داوين بيسين أو بياواني كخريجي داوين بيسين. أفرميت هر يكي لوانا أقر جنجبون أبي 100 جلديان لي بدرين بەڵێ ئەو ئافرەتانە ئەبن بە سەبەبێک کە ئەو خەڵکە لە ڕێ دەربچێ و ئەو خەڵکە تووشی فاحیشە ببێت. کۆڵانەکان دانشنە ئافرەت کۆمەڵ کۆمەڵ حیکایەتەکەن، کەسێ لێوە ڕەتە بێ ئەبێ لە تەو قسەرەوە سەری بکەنە تاوەکو 50 پیاوی دەی قسەی لەسەر دەرەکەن. ئەمە حەیا زۆر باشە بۆتان، بە حەیا بن. خوا فەرمێت وەقەرنە فی بیوتیکن ولا تبرجن تبرج الجاهلیة الأولى. قرار بگرن لە ماڵەکان خۆتانە، لە دەرقاپیەکان دامەنشن، جاجێکی ئەمە ناخە لە دەمتان و ئەیجاون و تعلیق لەمەکادەن و بە سەڕوتی و بە سینگڕێتی خۆتان هەڵەکەن، جەوەکانە ماڵن بەردەم قاپی کزگەدەن. ئەمە دیاردەیەکی زۆر ناشرینە، زۆر عیب و بێحەیاییە. ئەمە ئافرەتانە خوا ئەفەرمێت لە ماڵی خۆتان قرار بگرن. ولا تبرجن تبرج الجاهلية الأولى. وەکو جاهیلەکانی پێشوو مەبن کە خۆیان ئەڕازانە و ئەهاتنە دەرەوە بە بەردەم خەڵکیە ئەهاتن و ئەڕۆیشتن. ئەمە ئافرەتانەش مجریمن لە حەقی مجتەمەعەکەیان، مجتەمەعەکە تێکەدەن، مجتەمەعەکە تووشی فەسادیەکەن. پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسسەلام لە صەحیحی تەرغیب و تەرهیبدا ئەفەرمێت ما ظهر في قوم الزنا أو الربا إلا أحلوا بأنفسهم عذاب الله. هیچ قەومانێک نییە کە زینا تەشەنە بکا لە ناویانە، خەریکی ڕیبا خواردن بن إلا